محاسن الحلو ئەو ئافرەتەی کە ڕاهێنان بە شێر و پڵنگەکان دەکات لە وڵاتی میسر دەڵێت من بۆیە دەتوانم ئەم ڕاهێنان و هەڵسو کەوتە بکەم لەگەڵ ئەم ئاژەڵانەدا لەبەرەوەیە کە من خۆشم دەوێن و وەک هاوڕێی خۆم تەماشایان دەکەم. منم ئاژەڵانم خۆش دەوێت دەمێت لیان تێ بگەم لە نزیکەوە هەڵسوکەوتیان لەگەڵەکەم ئەمە ئەوەیە کە لە نمایشەکانمدا دەیکەم منوا لە شێر و پڵنگەکان دەکەم وەک ئەوەی پشیلە بن کاڵسوکەوتیان لەگەڵەکەم ئەوە شتێکە کە خەڵق پێم دەڵێن کە زۆر بەلامەوە خۆشە دەڵێن کە تو هەڵسوکەوت لەگەڵ شێرەکەی وەکەوە وایە هەڵسوکەوت لەگەڵ پشیلەیەکا بکەیت ئەمە ئەو پەیامەیە کە دەمێت بیگەێنم سەرباری ئەوەی کە ئاژەڵێکی درندە و زۆر بەهێزە بەڵام لە بەرامبەر مندا هەز دەکەم بوونەوەرێکی وەک هاوڕێم وایە و برادرمە کاتێک داوای لە یەکەم یا فەرمانی پێ دەکەم دەتوانێت ئەنجامی بدات. هەرچەند شێر و پڵنگەکان درندەترین و بە هەڵمەترین ئاژەڵەکانی دنیان بەڵام محاسن دەڵێت دەتوانیت وەکو مناڵەکەی خۆت هەڵسوکەوتیان لەگەڵدا بکەیت. ما فيش حاجة اسمها صعبة وما فيش حاجة اسمها مستحيلة. شتێک نییە ناوی مەحاڵ و سەخت بێت بڕیاری خۆمدا و وتم من دەبێت ئەمە بکەم دەبێتم ئاژەڵانە ببینم و هەڵسوکەوتیان لەگەڵ بکەم لیان نزیک ببمەوە و ببینم ئایا ئەمانە زۆر درندن یان سەختە مامەڵەکردن لەگەڵیاندا دوای بۆم دەرکەوت ئەم بابەتە دەگەڕێتەوە بۆ خودی کەسایەتی ئاژەڵەکە چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەی کەسایەتیکەی دەیبینیت وەک مناڵی خۆت لەسەر ئەو شتە دیاریکراوانە پەروەردەی دەکەی کە خۆت دەتەوێت ئیتر ئەویش دەست دەکات بە ئەنجامگەیاندنی داواکاریەکانت ئەمە ئەوەیە کە لەگەڵ شێر و پڵنگەکانی خۆمدا دەستم کەوت و ئەمە لە نمایش و وێنەکانمدا دەردەکەون. شێری سپی و پڵنگی سپی بەهێزترین و درڕندەترین جۆری شێر و پڵنگن بەڵام مەحاسن یەکەم ئافرەتە لە میسردا توانای ڕاهێنانی ئەم ئاژەڵانەی هەبێت. نهێنی هێز و توانام لە لاوازی و شکڵمدایە کە ترسناکنن ئایا ڕاهێنەری حاڵەتی درندە بووم؟ بەڵێ ڕاهێنانم بە شێری سپی و پڵنگی سپی کردووە کە زۆر درندەن و بەهێزن من یەکەم کەسم لە مەسردا ئەم جۆرە ڕاهێنانم ئەنجام دابێت. بص هو ما فيش إنسان ما بيخافش. بڕوانە هیچ مرۆڤێک نییە نەترسێت بەڵام مەحاڵە لە مناڵەکانت بترسی بە پێچەوانەوە من وایان دەبینم ژیانم بەبێ ئەوان هیچ مانایەکی نییە ئەمە بەلای منەوە بەڵام بەلای خەڵقانی دیکەوە کە شێر و پڵنگ کەسایەتی وەهێز و توانای خۆیان هەیە هەموو کەس ئەوە دەزانێت بەڵام بەهۆی زۆرێ مامەڵەکردن لەگەڵیاندا ئیستا هەز دەکەم کە من و ئەوان بە جۆرێک هەڵسوکەوت دەکەین کە زۆر نزیکین و زۆر ئاسان پێکەوە هەڵدەکەین. منەزانم و هەمووان ئەوە دەزانن کە ئەم ئاژەڵانە زۆر درندە و گۆشخۆرن بەڵام من وای نابینم ئاژەڵە درندەکان لەگەڵ مندا زۆر ئارام و لەسەر خۆن. هاوڕێیەتی شێر و پڵنگەکان چەند ترسناک بێت بەڵام ئایا دەتوانرێت وەک ئاژەڵی ماڵی یان وەک مناڵەکەی خۆت لە ماڵدا بە خێویان بکەی وەک مەحاسن؟